ئەو کاتتان باش هاوڕێیان چۆنن هیوادارم باش بن. هاوڕێیان سەندە قسە و باز دەکەن لەسەر ئەو پیلانە شومە لە خەڵکی کوردستان کرا. لە خەڵکی کوردستان کرا یەکێک لە پرۆسە دیموکراسیەکان کە هەڵبژاردنە، چۆن ئاکامەکەیان بە ئارەزووی پارتی بە پلەیەک و یەکێتی هەمیان گۆڕی بەڕێزان، هیچ کەسیان نەهێشتیە. هەرچی نەتیجە دەرچووە هیچی دەقیق نییە. گەمەکەش یەکێک لەوانە ڕووداویش دەوری خراپیە بوو. یەکێک لەوانە ڕووداوە تا ئێستاش زۆربەی میدیا کوردی هەواڵ لە ڕوودا وەرەگری. ڕووداوە ئێستا یەک دنیا خەڵکی کردیە کە دەرنەچووە، کەچی دەرچووە. وەک لەوانە سیپان ئامێدی دەرچووە ئەڵێ دەرنەچووە. بەهەرحاڵ هاوڕێیان بەخێربێن، سەرچاوی ئێمە ئێستا قسە و باسی ئەو پیلانە لە خەڵکی کوردستان کرا. بڕوا بکەن دەردەکتاندا بۆ پارتی قەت ئەوانە بوو، بەڵام ئیتر ئەوە ئاڵوگۆڕی لێکرا. ئەوە ئاڵوگۆڕی لێکرایە ئێستا دەست پێ دەکەین. هەر یەک دەقەیقە سەرچاوی ئێمە هاوڕێیان بەری ئەوە دێرا و شێخ جەمال مەسئولی هێزەکی دەستگای زانیاریێت. خۆ شەرم لە خۆت ناکەی. یەک دوو ساڵ لەمەوبەر چیە ماڵی مەسئولی دەستگای زانیاریەکێتیە. هاوڕێیان تەسەوڕ کە چتە ماڵەکەی تەلەفۆنی لۆ کەسەکە کردیا من نامەوێت، گوتی لە هەولێر بووە لای لاهوروامە، گوتی دێوەیان ئەو شۆ میوانی خێزانەکەت بە خوا بێ شەڕەفی بەو دەرەجەی یعنی هەندێک شت هەیە. هاوڕێ خۆتانن دوو ئەو ئەخلاقیەتە یعنی هەڕەشە بەژن زۆری ئەخلاقیە کورە دێراو. بە قورئان ڕۆژێک تەلەفۆن لۆ دەکەم کەرامەتت دەشێنم لەبەرێ من ئەوانەی ئەو دەست لە بۆ ژن دەبەن و ئڕهابەکانیان یعنی کاکەمە فەسەدان فەزاعەتی ئێوە دەزانین. بڕواکە پێمە عیبە بەعسکەین کورە بینە سەر ئەو مەسەلانە، یعنی ئەوانیە ئارەقەتان پێ دەتانکەینە قەشمەر. من قەزم لەسەوە دێ بەس ئەمە ئۆپۆزیسیۆن قەت ناکەن، گۆرەگە هاوڕێی دوێنێی خۆتان دەکەن. هاوڕێیان تەسەوڕ دەکەن شەوی 20 مانگ برم 1920 100 کەسی زیاتری لاهور شێخ زەنگیان ئەو دێرا و ئەو هێزانە گرتیە. یەکە چە ناوێرم برێن لەل یەکەچیان 100 کەسیان زیاتر گرتیە. مەقەزمان لێرە بێ ئەخلاقیەتەکەیە کاچ خۆم. ئەگەر ئەتۆ چی پارتیت کرد ئێمە خۆ دژی پارتین خۆ پارتی برا خزم و کەسوکاری ئێمە یەک دنیا هەیە. لەسەر ڕەفتارە دژین. چاوی من لەسەر ڕەفتارە زۆرگەن گۆش چی پاڤل تاڵەبانی چی پارتیت کردی یعنی چ یعنی چیە بەس ئەوێ سوپای داگیرکردنانی کاکە ئێمە دژی ڕەفتارین. من هیچ کێشەمان لەگە هیچ حیزبەک نییە، کێشەمان لەگە میتۆد و ئەخلاقە. ئەتوو بچێ ماڵان بڵێ دێوەیان ئەو شومێوانی خێزانت بم دێراو تخوا شەرم لە خۆتان ناکەن. هەروەکو ئەخلاقی کۆمەلگای کوردەواریە. هاوڕێیان بەخێر بێن، سەرچاوی ئێمە کورە و کۆمسیۆنە زۆر سەیرە، زۆر سەیرە هاوڕێیان. بە شەرەف ئەوەندەی غەڵەت کردیە ئەلە شەرمان کۆمسیۆن هەمووتان دیتان ئەخبارەکەیان نییە، بەس ژمارەی ئەوەی چەند کەس بەشداری کردیە نسبەتەکە چەند بووە و تیان تەقان خستیانە سەر شاشە. ئەوە تێستا تەلەفۆن بۆ حاکم عومەر کرد. هاوڕێیان ئەو وەزم بەرپرسی کۆمسیۆن ئێستا کوردە یەکێتیە ناوێ حاکم عومەرە. تخوا حاکم عومەر شەرم لە خۆت ناکەی وەچی پیاوان وەکو ئینسانێک لۆ مێژوو دەست بچێشیەوە لە ژێر سایەی تو. ئەمە نەزانم لەسەرەوەی گۆیە، لەسەرەوەی یەکێتیە، لەسەرەوەی پارتیە، برم ئەوەیە ینی لەسەرەوەی ئیرادەی تووە. ئێوە هەموو ڕۆبۆتن پێتان دەڵێن ئەوە بکەن ئەوە بکەن، بەس کوورە کاکە ئەدی مێژوو بڕوا بکە بەرپرسەرکی کۆمسیۆن هەیە کوردی فەیلی بووە سناوەکەیم نەبی چۆخت خۆی پارتی بوو. لەو سویدەی لە دوی دەگەڕم جارێک بیبینم چکۆ ئەوانە بەشێک بوون لەو فەوزایی ئێستا لە کوردستان هەیە. تەزویراتیان دەکرد، تەزویراتیان لۆ پارتی کرد، لۆ بەکەی بخۆیانە کرد. ئەوانە خائینن. بۆیە حاکم عومەر دەست بچێشووە.
ئەگە کرامەت تێدەست بچێش و باش دەزانی ئەوەی بەرامبەرتان کرا ئەمر بوو لەسەرتان جێبەجێ کرا هیچ انتخاباتێکی نەزیهی نییە 4 ساڵی پڕ لە تاوان بەشە چێنگۆ بەرپرس هەر کەسێک دزیرێ کرا موچە نەدرا خەڵک درا کۆمیسیۆنی عێراق بەشدارە ئێستا زانم خەڵکێکی هەڵێ قادر ئەنگۆ بانگەشەیەوەتان کرد کە بڕۆنە خەڵک بڕۆنە دەنگدان ئەوی نەچی قازانج قزمەتی دەسەڵاتە هاوڕێیان من یەک شت دەڵێم یعنی بۆ خۆم کابرایەکەم بڕوان بە حاڵەتی گیڤارایی هەیە بەڵام کە نەبیەم چ بکەنی قورچیە بەسەر بکەین لەو سەردەمی تەکنۆلۆژیای کە دەرێوەرە خۆپیشاندان دەکەس نایە لە قۆناغە کە ئەو گۆڕانە کۆمەلگای کوردی شۆڕژێر و ئۆپۆسیۆنی ورد و خاش کرد هەمومانی کردە دژی یەک ئیلا ئاخری یعنی مکەسەراتی گۆڕان و نەوشیروان چەند بڵێ کەمە چ زیانە چیان یعنی ئەگەر سەرەتاکەیان قازانج بوو ئەخیرەکەیان ئاودەستخانە بوو یعنی چ دەکەیت تۆ هیچ بەدیری نییە مەجبوری بڵێ هەڵبژاردنە هەڵبژاردنە کۆمەڵێک سیفاتی هەبوو وتمان بەشکم ئالو گۆڕێک دەکرێت و ئالوگۆڕەکە دەکرا و پارتی زۆر تەنگاو بوو هاوڕێیان یەکێتی زۆر تەنگاونەوە بەس پارتی گەلەگەلک تەنگاو بوو دیزایانی سیاسی دەگۆڕا مداخەلەی نێودەوڵەتی کرا ئەینە سیوێکی ئاب کرایە ئێستا لۆتان بازەکەم سیوێکی ئاب ئەوە باشە بەدەنگدان هاوڕێیان کۆمیسیۆن ئەوەندە لێ قۆما نازانم من ئێستاکە کاگڕێوارکەری مەلی ئەڵێ تحەدا دەکەم ئەگەر 138 خەڵک دەنجی بەشداری کرد من نازانم بەس ئەوەی ڕایگەیان 172 ئەو ژمارەی باز دەکە کە بەشدار بوونە کۆمیسیۆن 1,503,303 کەس لە 199 کەچی ئەوانەی کە بەشدار بووە لێکیان دایتەوە کردیت 1,779,106 یعنی ئەو یەک لە غەڵەتەکانیان قەزما و ڕێسە دێمە سەری لە هەولێر ئەڵێ بە دەنگدەری گشتی و تایبەت 762,929 کەسی دەنجی هەمووان لێک درایە بە ئیش شەخص لیستەکان کردیتی 665,423 6,000 دەنگ دیار نییە بەرا ڕەنگی بڵێنەوە پوچە و نازام چییە هەندێک دەڵێن 250,000 دەنگ دەرسوتایە هاوڕێیان پیلانەکە ئەقلیمی بووە بێمە سەر ئاستی ئەوەکە هەموومان دیتمان پارتی زۆر شەوش بوو زۆر ئەترسە لەگەر ئەوەی وەکو گوتمان هەموو ماڵی بارزانی خڕ بە هەولێری گوتنی هاتنە خوارێ لە دۆرێ ڕاහ دەستیان پێ کرد تەوزیع بوون مەفارز و هێز و تەلەفۆن و پاڕانەوە و لە هەمووی ئابڕوبەرتر هاوڕێیان پارتیەکان 190 کەستانیان کاندید کرد بەس لە بۆ قەشمەری پێکردن دەنگتانیان بەس پێکۆ کردە و هیچ چلیان ویست هەردایان زانی ئەو پەڕی چل بین من چەند جاری تر باسم کرد چەند جارم کرد 190 کەسیان دانا بەس دەنجیان پێکردنەوە ماڵی زەرخایەت دەرنەچون ماڵی شێخباز دەرنەچون وەنیا ینی دەیان لەو خەڵکە عەشیرەت و ئەوانەیانی نەدوای ئەوە بەس لەو دەنگ کۆکردنەوە هەموو تانیان بەکارهینە بۆ خۆیان مەجموعەیەکیان تەشخیص کردیە بڕۆ ئەوانە دەرچە دەڵێن نەیەکێتی شەماشتە ڕەنگی ئینشاڵڵا زۆر کەیف پێدە 20,000 بەس شەرم لە خۆی ناکاتم بەجددی مایەکێتی لە 2009 150,000 هینە لە 2009 گۆڕان زیاتری هینە 65 بوو چەند بوو تۆ وەرە ئەو کاتی یەکێتی ئێستا 110,000 هینە 106 چەندە کەیفی بەخۆ دێ شاڵا 20,000 هینەیە ئەی بۆ بیر لەوە ناکەنەوە یعنی 106,000 تەنیا لە چاو زۆربەی انتخاباتەکانی کە یعنی هەندەوە نەبوو هاوڕێیانێکێتی ئەڵێ ئەمە پێشتر 21 کورسی بوون درۆ یەکەن واز ناکەن 18 کورسی بوون 18 کورسی بوون لە پەرلەمانی پێشوو بەرحاڵ هاوڕێیان ئەوەی کرا اختراقەکی ئەمنی زۆر گەورە بووە مبەرمەز بووە هیچ کەس ئەوە مەکە هەموو دەیانی وەکو کاک عەلی ئەمە ساڵە باسی کرد یعنی ئەوەندە چیرۆک زۆرە خەڵک ئەمەش ئەندەکمان نووسی فێڵ ینی خەڵک دەنجدا و ناوی تێدانی ئەوە هەموو یەک شتە لیستێک درایە کۆمپیوتەرەکە بەرمەج کرایە سەتا ئەوەندە لەوەی ئێستا کەسێکیان شەرع دەکەن یعنی هەرچی چیرۆک دەرێن ڕاستە بەس تەزویرەکە ئەبەوەی نەبووە تەزویرەکە بەرنامەک دانرایە کۆمپیوتەر وایە دەرێ 139 لۆ پارتی 39 کورسی لۆ پارتی دەربچوێنە
23 لۆیەکێتی دەرچێنە 15 لۆ شاسواری دەرچێنە 7 لۆوەی 6 لۆوەی 5 بۆیە دەنجی کەسیان خۆیان نییە دەنجی هیچ یەکێک لەو حیزبانە ئەسڵی خۆی نییە هەنجینەکە تەزویرە هەنجینەکە ساغ نییە پڕ لە شەکرە تێم دەگەی ینی نوقتەکە ئەلێرەدایە هیچ کەی تێدا نییە هیچ حزبێک لەو حیزبانە دەنجی خۆی حەقیقی نییە من بە تەحەداوە ئەوە دەڵێم بەرمەت کرا ئەو لیستەم دەوێت ئەوە نەگەێستا کۆنیش ویان کرد بوو لە کۆنیش هەمان شت کرا تەزویر کرا هاوڕێیان هاچی کۆمپیوتەر زۆر خەتەرترە لە دەستی لەبەری دوگمەکە دادەژیرێ یەک دوگمەیە دادەژیرێ من لە بەشی تەکنیکەکەی نازانم بەڵام ئەوە دەزانم لیستێک درایە ئێران و تورکیا ئێستا بەتان باز دەکەم بەڵام بەر لەوە هاوڕێیان ئەمە بە دیری کەمان نییە بۆیە داوا لە خەڵک دەکەم شتە هەڵبژارن و تشمان تاقیب ئەتو هەموو شتێک دەبێت تاقیب بکەوێت دەچێ مەتعەمەکی هێندی مەتعەمەکی سریلانکی تاقی دەکەی بزان خواردنەکە خۆشە یەکەم جار بوو عێراق بوو هەرێم نەبوو ناو ڕەش کرابەوە نازەمە حکایەتانە ئەو دەفرانجێلێ بوو وتمان تاقیب بکەینەوە وفعلا ئەگەر تەزویر نەکرابە ئێران و تورکیا نهاد بنا پشتی دڵنیا بن دیزاین سیاسی بە زەوقی ئێمە بەبێ خوێن ڕشتن بە سەد قات زیاتر دەبوو پارتی هەیبەتی دەشکا کە یعنی ڕەوشی زۆر خراپ دەبوو بۆیە بەرگەی نەگرت مەسعود بارزانی نێچیر دەنێتە دیتان 15 مانگ نێچیری نات بە پەلا لە بۆ لای ئەردۆغان بەردۆغانی گوتیان مامەم دەڵێ ئەمە بەرگەی ئەو شکستەی ئەو جارە ناگرین لە کەرکووکمان لێ قەوما لە مووسڵ لێما قەومە لە هەولێرێ لێمان بقەوم ئەو جارەیدا بدۆڕین ئەمە بەرگە ناگرین شەڕ دەکەین کە شەڕیش بکەین دەرەقەتی حکومەتی عێراق عەرزی شەعبی یەکێتی ناگرین ئەوان مداخەلە دەکەن لەگەر یەکێتی بۆیە پێویستمان بەوەیە ئەنگۆ دەبی وەکو هێزی عەسکەری تورکیا بەرگە لە پشتمان ڕادەوەستن یان نا دێنە ناو شەڕەکەی ئەردۆغان پێی گوتیە بە ڕێگای تر لۆتان چارەسەر دەکەن لەگە ئێران تەنسیخ کرایە پارتی 6 کورسی لێ بردرایە تاوڕێیان پارتی 56 بوو ئێستا بوویتە 42 ئەتووا لێکە دێەوە محتاجی ئەو دەوڵەتانە بی هەموو کات محتاجی بی حکومەتی پێپێگمێ یەکێتی هەژدەی هەبوو لۆی کرایتە 23 هەژدەی هەبوو لۆی کرایتە 23 دووشی ئەوە دەبێتن دەبتە 25 دووی ئەوەکە 25 یعنی سیاغەتەکەیان وادانە نە پارتی بتوانی بە کەڵەگایی ئەوە بکە و ئێران ئەوە 25 کورسیاندایە چێتی 42 شاندای پارتی پێکەوە حکومەت پێک بینن بەو مەرجەی ئەو زانیاریانە لای ئێمە هاوڕێیان خۆمە زانیاری لە شوێنی هەستیارە من ئەوەتان پێ دەڵێم کەلۆمان هاتیە مەرجیش نییە سەد ڕازی بەس تۆ سیر بکە هەر بەس سەیری ئەو بکە خەڵک بڕۆ ناو کوردستان 20 سال وەرە ناو سۆسیال میدیای وەرە ناو پەیج و ماڵپەڕی ماڵی بارزانی و پاڤل تاڵەبانی ئەوانە خەڵک چ قسەک دەکە ئێ خاکە هەر ئەوەیە تەرجمە بوویتەوە چتە ناو سندوقی دەنگدان بڕوا بکەن لەو هەولێرە لە 5 کەسی چاری زدی پارتیە قسە دەگا بۆڵە بۆڵی دێ من نازم ڕەنگی یەکەکی درۆزن بی دوو ڕووبی بەڵام خەڵک بێزار بوو خەڵکەکی یەکجار زۆر چوو بە دەنگدان هجومی سە خەڵک مەکەن خەڵک ئستفتای خۆی کرد خەڵک دەنجی خۆی دا خەڵک بەو پەڕی تووڕێی چوو ڕێژەی گەلک زۆری خەڵکیش چوو بوو هەمووانەی لە هەولێر و سلێمانی دەڵێن قەت چەند دەمەکە ئەوەندە هەڵبژاردن نەبووە خەڵک چوو دەنجیدا زبدی پارتی و یەکێتیش دەنجیدا بە تایبەتی پارتی بۆیە ئینقلابەکان لێرە کرد تورکیا و ئێران اتفاقیان کردیا ئۆکەیەک درا پارتی بە ئێرانیشەوە ها ئێران چییە عێراق دەوڵەتەکە ئەکتەبیا حوسێنە هیچی لەدەست نییە کۆمسیۆن کارتۆنیە ڕەنگی خەڵکێک بڵێ ئێران قوبڵی کاکە ئێران ئەوە مەعاشی ڕاتە پارتی داوای داهات ناکە هەموو مەحکەمەی فدرالیان لۆ ڕاگرت هەموو مەحکەمەی فدرالیان لۆ پارتی ڕاگرت ئەوە نییە سەرکەوتن پارتی چۆکی دادەلۆ ئێران دوسێ جار نێچیر چوو مەسرور چوو مەسعود چووە بەغدایە تەنازمیان لۆیان کرد ناڵێن نەچەمێنن چەمان لە بۆ ئێران ئەوی پێیان ئەوانش ئێرانی شەرتی خۆی لەسەر یافەرز کرد بن مقابل عێراقی لۆ ڕاگرتن عێراق گورگەکەیە عێراق ئەوەیە بە ترکیا و ئێران اتفاقیان کرد 42 لۆ ئەوەی پارتی 25 لۆ یەکێتی ئەوانی تریش
لە خوارێ هاوڕێیان یعنی مبەرمەت کرایە کەس یعنی ئەو حکایەتانەی باز دەکەن هەمووی ڕاستە ئەو دەنگانە حەقیقی درایە ئەو دەنگانە نەبووە دای ئەوە نەتیجەیەک درا ئەوە بوو و تازە کەسیش دەرەقەت نایە لەبەرەوەی نووسرات قابلی تەڕاجع نییە ینی تەعنی لێ نادرێت نەتیجەی نهائیە ئەوەندەش کۆمسیۆنەکە پێی شەرم بوو پێعی بوو شتەکان بخوێنتەوە پیلانەکە ئەقلیمی بووە لەسەر دیموکراسیەت بووە پارتی گوتیتیە من هەڕەشا شەڕ دەکەم بەڵام پێویستم بە یارمەتی تورکیا لە ئێستا نایکە هەرچەندە نێچیروان هاوڕێیان مەلەفی پاراستن هەمویان دایتێ وەیسی بارزانی ژەگەر بووە کە دوژمنی هەرە باوە کوشتە یەکن نێچیر و وەیسی ڕقی دنیایان لە یەک دەبتەوە ڕقیت بە تایبەتی کە نێچیری امزای نەکرد وەیسی بتە سەرۆکی ئاژانس کەەوە یەکێک لە کێشەکان دەبی لە ئەو کابینەی داهاتوو دەمینێتەوە بەڵام پێکەوە مەسعود ناردیتین هەموو مەلەفی پەکەکە لەگە ئێرانیان احترافاتی دەیانگەری لە ئاچیزانی دایتیان بە تورکیا هەرچی تورکیا ویستی کە لەو ماوانە ئەو زانیارانە هەیە وەفدەچی ئیطلاعات و وەفدەچی خارجیات بخۆیان دەستنە تورکیا چکە ئێران وەزعی شڕە پارتی هەرچی زانیاری هەبووە ئی خۆی هەمووی دایتە تورکیا بالمقابل ئامادەیە هەموو شتێکی لۆ بکە بەس ئینقازی بکە یعنی نێچیر گوت مام شەڕ دەکە بەرگەی شکستیت کە ناگری و فعلا ئەم زۆر لەگە بەرادەر ناگو نا بەرگە کاکە ناگری ئاخر قەڵایتی هەولێر بکەوی پارتی کەتر بوو هەیبەتی نەدەما بۆیە ئێرانیان ئقناع پێ کرد لەگە عێراق دیزاینیان بەرنامەیەکیاندایە سەتا ئەوەندەی دەربچوێنە بڕوان پێ بکەن ئەوە باشترین نمونە ئەوە سەدان کەس ئەڵێ کاکە من دەنگم دایە دەنگ دەرناچی لە کۆمسیۆنەگە لە دەنگ گەڕەکەکەی خۆم ینی خۆ ئەوە کاک عەلی ئەحمەد ساڵح دە 12 ئەوەی ژمارد بە ناو دەژمێری ئەمن پێشە شەکشان چاودێرەکان ئەڵێ کاکە لەوێ بووینە دەنگ وا بووە نەتیجەشکە دەرچووە چۆن بووە چۆن نەبووە ئەمن لە ڕووی تەکنیکی نازانم بەس بەرنامەیە داخلیان کردە کاکە ئەوەندە لەوەی دەربچێنەوە دەریان چاندیان موامەرەکە ئەقلیمیە بەداخەوە ئەوە پیلانشی زۆر گەورەی لەسەر دیموکراسیەت لە مەنتیقا لە بێ ئەخلاقیەتی ئەمریکا و ئەوروپا کە دەیان تاەن ستۆپی بکەن ئەمریکا دەوڵەتەکە گلەیی لێ بکەن ڕەخنەی لێ بگرن باش دەزانی ئەمریکا هەم پێی دەکرا هەم ئاگای لەو پیلانە بووە هەم پێی دەکرا ئەوروپا هەر دوو گروپ پێیان دەکرا لێ بوار بدەن دیموکراسەتە چی یعنی انتخاباتێکی دیموکراسی باشەوە بی پێشیان نەگرت ئەو دەنگانەی دەرچە هەمووی حرامە کە ئیسلام گوتنی هیچی دەقیق نییە ئی هەموو حزبەکان نەکێک حزب یعنی ئەو دەنگەوەنەوە نییە بڵێ وڵای 20,000 دەنگەی کوردی باکووریان هینە ئەوەیان هینە پارتی هەموو کاتە چڕاکیشە بەڵام ئەسلی مەسەلەکە مبەرمەج بووە ئێران و تورکیا لەگە عێراق اتفاقیان کردیە یەکێتی و پارتیش قبوڵ ئەوەیان کردیە هاوڕێیان یەکێتی گوایە بەو مەرجە بالمقابل ئێران گوتی دەورەشی باڵای هەبی لە حکومەتی ئایندەی هەرێم داوای سەرۆکی هەرێم دەکەن داوای وەزیری ناوەخۆ و کۆمەڵێک لە وەزارەتە بە سوقلانە دەکات لەو وەزارەتە بە سوقلانە لە پارتی دەکات هاوکات من خەبەرش کە شمزانیا هوداپار هەیە حزبێکی زۆر بەناو کوردیە ئیسلامیە بە زۆر دژە کووردە ئیسلامیەکی ئەوەیە ینی بەس دژی کووردە پارتی بوار دەدا بێ مەکتەب و چکار و چالاکی لە کوردستان بکاتەوە تەرویج بکات وەکو ئەوانەی فەتحوڵا گوڵان هەن ئەوانش حزبەکی وان خەتەرن ڕاستە بەناو کوردین بەس مێژوشی زۆر ڕەشیان هەیە لە کوردستانی باکوور گومان هەتا ئەوزام لە موسا ئەنتەرە و ئەوانە دەوری باڵیانەوە بە هەزاران کەسیان تیرۆ کردیە تورکیا دروستی کردیە لە دژایەتی جوڵانەوە ڕزگاری خۆ ئەوانیش دەین نەباشوو یعنی کۆمەڵێک سەفقە ڕوویدایە پارتی هەموو معلوماتێکی خۆی دایەتی بەس خۆشبەختانە لەوەدایە ئێستا کە باز لە پرۆسەیەکی ئاشتی دەکرێت من بەرلەوەی بێم دەدان بوت دەوڵەت باخچەری ئەڵێ گەوجەلان بێتە پەرلەمانی تورکیا و بڵێ دەبی چەک دابنێن و ئێمە قبوڵمانێن ئەوە انفتاحەکە ئەوە هەیە تورکیا ناوێ بکەویتە ناو شەڕی ئیسرائیل و ئێران و هەموو ئەو شتانە تێکەڵ چێش بووە ئێران وەزئی زۆر خراپە بەڵام ئەوە اتفاقەکی ئەقلیمی بوو و بە سەروی ئەمریکاوەوە لەو 4 ساڵی کە ئەمریکا سەرکەوتی نیە لەو دیعااتانە ئێستا دیموکراسیەت دەیکاتن بەڕاستی دەکرا
نمونەیەکی جوانی دیموکراتی لە کوردستان ئەوە کە بەس ڕێدەدا. ئەمریکا هەرێمی کوردستانی ئێستا زۆر لاگرنگ نییە، باکوور ڕۆژئاوایان زیاتر لاگرنگە لەبەرەوەی خەتە شیعی لێ نزیکە ڕۆژئاوا حدودی شیعی لە دەستە هاوڕێیان. بەهەرحاڵ پیلانەکە ئاوا بووە، هیچ لەو دەنگانە پارتی پیاوی پارتی مەسەن 25 کورسی دەینە هاوڕێیان، خۆی بوو کوشتبە 30 کورسی، هەیبەتی زۆر خراپ دەشکا. حزب لە کوردستان کە شکا قەت خۆی ناگرتەوە، سەری حزب و شوعی و نازانم هەو گۆڕان و ئەوانە بکەن کە کەت هەر ناستەوە لە کوردستان کە مزداقێتینە. پارتی هەیبەتی دەشکا، بۆیە بەلەوەی هەیبەتی بشتێ فریای خۆی کرد، گوتی ئەو بوو تورکیا و ئێران لە بۆیان ڕێکرد یەکێتیش هیچ قسە ناوێری بکە و دەستشی لەو موامەرەی ئەو شتێدا هەیە. بۆیە پاڤلیشتان دیت گوتی لە ڕوودا و عادزم لەبەر ئەوی پیلاندار ڕێژەکە نێچیر دەڵاڵێکی نێچیر ئینسانێکی زۆر دووڕووە، زۆر دووڕۆ بەس بیر لە بزنسی خۆی دەکاتەوە. بڕواکە ئێستا سەرۆکاتی هەرێمیشی وەرگرن هەندە جێلێنیە بە ئاستی ئەوەی بەس پارە مولکەکانی ئەوە بکاتن. ئیتر اتفاق وتان باڤل گوتی لە ڕوودا و تووڕەم کوردستان 20 ساڵی ناگوتی پێکەوە چاک دەکەین. ئەو هەموو ئستفتا و دەنگدانەی خەڵک وانیا هەمووتان دەبینن خەڵکەکی زۆر چۆ دەنجیدایە ئاخر کاکە وەڵا لەو هەولێرەی پارتی 100 کەسی پێکۆ نابتەوە. تحەدای دەکەم دیتشتان هەموو انتخاباتەکان پێشەر سارەی بەهۆڕنەوە کەسی پێکۆ 345,000 دەنجی هینایە، 345,000 براکە 800,000 هینا لە انتخاباتی هەموو عێراق کە هەموو کوردستانی تێدا بووە تا جەبەل حەملین 500,000 دەنجی هینا، ئێستا 800 هینایە. 135 زیاد بووە، 135 خەڵکی دەنجی ناڕازی هاتی ئەو جارەی گوایە دەنگدان 172 کەچی پارتی بوویتە 800,000 کە لە انتخاباتی عێراق لە انتخاباتەکان کە بە 410,000 تەزویرەی گوایە لێ ئێلغا کرایتەوە لەو انتخاباتی کەچی بوویتە 806,000. یعنی خۆ فلیمەکە زۆر لەو گۆڕەی دیارە یعنی تو ناتوانانی وەکو ئەو نوکتەی جارش کەش باسم کرد پێشمەرگەی برێم ڕێخستنە چێشێتی هەبوو ناوی سوارە بوو، سڵاومان بۆی هەیە. سوارە ڕێخستن بوو بەس فەقیرەی پشتی خاوەن پێداویست تایبەت بلۆ قەمبور و ئۆکان بوو چوو بۆ وێنە کڵاوی لە زەری خۆی نابوو. جەماعەتی سلێمانیەکان نازانن سوارەدا و کڵاوی لادا هەمومان دەزانین ئەتوی بۆیە ئەوەش وایە ینی پارتی هەوڵ دەدا قناعەک لەسەر بەس کاکە لەو گۆڕەی دیارە لەو گۆڕەی دیارە یەکێتی پارتی متفق بوون ڕەنگی یەکێتی پێخۆش نەبی بەو حەزمەی لەبەرەوەی ڕەنگی دەنجی زیاتر دەیهینە. ئەمن پێم وایە ئەو ختابەی پاڤل وای کردوە تا حەدێک خەڵکەشی زۆر یەکێتی خلق بکاتەوە. قەرەباڵغی کردبوو جم و جۆڵەشی دروست کردبوو خەڵکی ئەوڕۆ لە پارتی بێزارەوەی پارتی کە بە زۆر کەسش بە ئێمە دەڵێ بۆ دژی پارتی کاکە پارتی حکوومەتی هەرێم یعنی بە بڕیاری پارتی دەڕواتە ڕێ ڕۆژێک لە ڕۆژان بڕیارەکی یەکێتی و هەموو حزبەکان کە پێیان نەڕۆیە بۆیە ڕەنگێکی زیاتری بینابایە تا ئەوە لەم پیوکەی میدیا ئەوانش ڕانگەیان خۆ ئەمەشیان بە درۆزن دەرهێناوەتیان 28 کورسی هینایتمان 28 بە 36 ئەوەش ئەلغا کراوە بۆ 23 بە 39. بەهەرحاڵ ئاوڕێیان موامەرەیەکی گەلە گەورەیە و ئاماندیشان بێ هیواکردنی خەڵکە خەڵک لەو چرکە ساتانە نابێ ئینهیار بکە. ئێوە پایامی خۆتان گەیاندە دەسەڵات کە ئەو دەسەڵاتەتان ناوێ خەڵک یەکەم جارە زۆر بە گەرم و گوڕی چوو تووڕێی خۆی لە ناو سندوقەکانی دەنگدان تکا یەکتر مەشێنن تکا هەندە جوون بە کورد مەدەن کاچ خۆ مەڵاوە دەبینین جارش کە لە انتخاباتی عێراق ئەگەر بەوە بوو ئەگەر نەبەوە 170 بایکۆت حەقت بی خەڵکی مە وشیارە خەڵکی مە هەمووانەی تووڕە بوون چون ئینتقام بکەنەوە بەڵام گەمەیەکی موامەرەی دەولیە چ دەکە یعنی نەکەوە لە ناو کورتەیە کاکە لە ئەمریکای ڕوویدا ترامپیان هینا سەرێ هیلاری کلینتۆنیان دۆڕان خۆموتان دەزانن یعنی انتخابات لەبەر بە حکمی و تەکنیکانەی ئێستا هەیە لە ئەمریکا و لە ئەوروپاش خەریکە تەزویراتی تێدا دەکرێت سوقلی خۆی نابینێ نامینێ ینی ئەوەش وابوو. بەهەرحاڵ هەر ئەوەندە بوو تکایە هجومی سەیەکتر مەکەن جوون بە کورد مەدەن بڕوا بکەن لە دۆڕێ برم لە مێرگە سۆر و مێرگە سۆن و سۆران و لە مەسیف و ئەوانە بەلێ شەو خەڵک دەنجیان زدی پارتیدایە دیتان ڕۆژێکم ئەوەی کورا لەشکری تا بەهێزی تایبەت چ دەنگێک خەڵک خۆی ئەوەی سوستاندە بوو
ئەو تووڕەیە هەبوو کاکە پارتی دەیزانی پارتی ئاگادارە بۆیە فریای خۆی کرد ئەوەیان کرد بێگومان بەرتیری گەورەی دایتە تورکیا بالمقابل و تورکیا پشتی کە بەرنادەخەر ئەوە نییە ئەسکەری بێ ئاوا لێ ناگەڕن ئێران و تورکیا قەت نێ ئەوە یەکێتیش گوایە بەهێزەکی بەهێزەوە دەستەوە ناو دەسەڵات کەسیش نازانی سبەی چ دەبی ئاوڕێیان هاوشەی سیات مەسەڵەن ئێران بدرێ ئێران بڕوخێ بێگومان نوێچێتی وەز زۆر خراپ دەی بە نمونە یعنی ئەو هاوکێشانە ئەمە کە قسەک دەکەین سەزار جار مادماتیک نییە یەک زائید یەک هاوکێشەی سیاسی سبەی ئێران وەزعی باشبی بێگومان پارتی زیاتر بەرەو دەوڵەتانی کەی دژە ئێران بڕوا بێگومان دەست بە قەسف دەکرێت دادگای فیدرالی بەجوولە ئیتر ئەو هالەیە هاوکێشەکان بەرحاڵ هاوڕێیان بەداخەوە پیرانەژی گەورەیە لە سەروی ئێمەیە بەس تکایە کۆڵ مەبن تکایە بێهیوا مەبن ئەوانەی بێهیواتان دەکەن دوو گروپن خەڵکانێک هەن لە دەرسۆزیەوە هەڵدەچن بەس خەڵکانێکن بە بەرنامە دەیانەوێ بڵێن کەس دەرەقەتی پارتی نایە کەس دەرەقەتی ئەو دوو حزبەی نایە ئەوانە تەواو ئەبەدینە خەڵک ئێستاکەوە بەراعەت دەدا هەیە ئەڵێ تف لە کورد بۆ تف لە کورد بۆ تف لە ئامەرەیەکی گەورەیە سەردەمی تەکنۆلۆژیەوە بەیت العەبیس هاک دەکرێت کۆشی وەنیا پێنتاگۆن هاک دەکرێت باقە هەرە جیهانیەکان هاک دەکرێت ئچلاکی ئەوەش هاک کرایەتەوە گرنگ ئەو انتخاباتە پەیامی خۆتانگەیان بەس ئەوە موعامەرێژی دەوڵیە وە ئەوروپا و ئەمریکا بەڕاستی بێئەخلاقن لەو بوارانەدا هەوڵ نادەن ئەوەی دعاەتانەی دەکەن لەو شوێنانە ستۆپ بکەن کە ئەگەر ستۆپیان بکرد بە دڵنیا بن پرۆسێشی زۆر جوانی دیموکراسی دەبوو کە سزای گەندەڵکار و چەتەکان باش دەکرد هاوڕێیان سوپاسان دەکەم بە ئەو کاتەی لەگەڵ من برتانە سەر چکو ئێوەش کاتتان هەیە بەس ئەوەیە تکایە بێهیوا مەبن تکایە قەتۆم و شۆڕش و خەبات لە ئەوروپا ڕانەوەستایە تا ئێستا لێرەش خەبات دەکرێت قۆناغی کۆیلاتیەوە تا ئێستا مرۆڤایەتی خەبات دەکات چاوتان لەوەیە یعنی با یەکسەر بگۆڕێ کاکە ئەتوو هێزی شۆڕژێر و ئازادی خواست خەبات دەکات هێزەکەی تریش کاکە دەست لە بۆ هەموو وەسیلەیەک دەبا یەکێک لەوانە وەسیلەی قێزەوەنە تاوانە ئیلا ئاخیری تەزویرە هاکە ئیتر دەستی لۆ دەبن براکەم ئەوە شەڕە ئەتوو کۆڵتدا یعنی ئەو بردیەوە شەوت شاد هیوای کاتێکی خۆشتان بۆ دەخواست